حەز ناکەی لە فیلمێکی هیندیاکە زمان ڕزانی بەشداری بکەیت لەگەڵ ئەو ئەکتەرانەیە کە خۆ ئارەزوو والله من بەشداریم کرد لە فیلمێکی بەس وەکو کۆمباریس وەکو کۆمبارس لە فیلمێکی هیندی فیلمێکی هیندی کچەکەشم بەشداری کرد پار ئەویش لە فیلمێکی هیندی لەگەڵ فەیروز خان بوو يلا پار يعني ئەمە هەروەها عاشقی سینەمای هیندی خۆش کچەکەش وتە خێزانەکەشم زۆر خێزانەکەشم حەزی لە فیلمی هیندیە و گۆرانی و شتانە هەمیان حەزیان بە فیلمی هیندیە ئەیدا تۆش فیلمێکی هیندی بۆ ئێمە بخەرە سەری با سەیری بکەین مادەم تۆ خۆشە حەزت بە فیلمی هیندیە اوكي خاتو ئاورن کە خێزانی کاک جەوهەرە ئەنجا ئەمیش بە هەمان شێوە عاشقی هونەرە ڕاستە؟ بەڵێ چۆن لەگەڵ کاک جەوهەرە قەرارتانما کە ئەم شوێنە بکەنەوانێ تا چەند تۆ پاڵپشتی بوویت و هەم ئەویش پاڵپشتی تۆ بووە وەڵی بەڕاستی ئەوەل جا مفاجئە بوو چونکە بڕوام ناکرد یعنی چۆن ماڵەکەمان بکەین بە ئەوە بەس مەجالەکەی مامۆستا جەوهەر ئەوە بوو کە زیاتر خۆی بۆ شتانەوە مەشغوڵکە یعنی لای ئاسایی بوو تۆ ڕازی بووی لەسەری کە ماڵەکەی خۆتان بکە بە شوێنێک کەس ئاوا سینمای تیا بێ خەڵک بە سەردانی بکە پێم ئەوە نەبوو یعنی ئەوە جا پێم مفاجئە بوو بەس دوای وردە وردەوتم کابرا هەرەوە ماوەنەیکا لە بۆ فەن ئێمە بەجێشتەوە زۆربەی وەخت هەموو وەختی خۆی مەشغوڵ کردەوە بەو شتانە بابی کە بزانینە گاتە چی هیچ سەردانی هیندستانی کردو لەگەڵ کاک جەوهەرە ناوەڵا پارەشم بەری ناچم بە حیاتم بڕوا ناکەم بچم بۆ هیندستان بەس مناڵەکانم هەموو تەقریبەن چوونە جەوهەر چووە کچەکەم دوو سێ جار چووە بۆچی حەزت پێی نەوەڕێ والله حەزی لێ ناکەم با بەحسیان نەکەم زۆر گوناحن